درباره وی مشاره و گوتبیشه که دگل برس دکتر قانتا احمد و کولر و لنيويورك ويت كلمة دابيتن دكتورة إيفار باش بله دکتۆرە سڵاوتان دەبێت تۆم کاتتان باش ئەم شەو ئەنتۆنی بڵینکن لە بەغدا بوو دوای دیدار و کۆبنەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق چووە باڵێۆزخانەی وڵاتەکەی لە ناوچەی سەوزی بەغدا کە ناوچەیەکە بەوە ناسراوە ناوچەیەکی پارێزراوە لە ڕوویەمنیەوە بەڵام ئەو بە جلوبەرگی گولە نەبڕەوە دەرکەوت چ خۆی چ پاسەوانەکانی ئەم ئاماژەی تێدایە هیچ ئاماژێکی تێدایە و ئایا بلینکن دەیەوێت چی بڵێ بەم جلانەی من ئەوێنانم نەبینیوە بەڕاستی بەڵام ئەوەی کە من ئەیزانم ئەو ململانەیە کە هەیە لە نێوان ئیسرائیل و غەزا بە جیهان هەموو چاوی لەسەرەتی و ئەمریکا پشتیوانەیەکی تەواوی هاوپەیمانی خۆی ئیسرائیل دەکات بۆیە من پێم وایە ئەمە شەڕێکی یاسایی و شەرعیە دژی حەماس و دەبێ خەڵکی سڤیل بپارێزرێ بەڕاستی بەڵام حەماس وەکو قەڵغانی مرۆیی بەکاریان دەهێنێت باشە ئەمریکا دەبێ پشتەوانیا ئیسرائیلێدا دکتورە دێ چ قازانج بکەت یان هەتاکی بە دێ بەردەوام بیتن ئەف شەڕێ کو دناوبەرە ئیسرائیل و غەزایە دەست پێکیریە وێ جەبهێندن بەرێندن دەوی شەڕیدا دروست بن یان نە پێشەوەی با بڵێن باس لەوە بکەین کە ئەمریکا هیچ سوودێکی ببینەیان نا من پێم وایە نییە ئەمریکا بە دوای ئەوە بێت بەڵکو بەرژەوەندی بەهای هاوبەش هەیە لەگەڵ ئیسرائیل دەبینین کە ئەو تاوانەی کە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە خەڵکێکی بابلین سڤیل لە ناو چووەوە بە هەمان شێوە لە حوتی ئۆکتۆبەر بینیمان لە ئیسرائیلیش منداڵ ژنی با بڵین سکپڕد و گیان کوژراوە لەلایەن حەماسەوە ئەمە شتێکە کە مەگە دەداعش بینی بێتمان بەڵێ دکتۆرە بۆیە پاڵپشتیکردن لە ئیسرائیل واتە دژی ئیسلامی جیهادی توندڕە و ئەو جیهادیانەی کە عێراق و خەڵکی کوردستان و ئێزیدیەکان کە باجێکی زۆریدا لە بەرامبەریان لە دژیان و هەمان ئەو جیهادیانن کە هێزی پێشمەرگەی کوردستان دژیان وەستایەوە لە عێراق و لە ناوچە سنووریەکانی سووریا و تێکی شکاندن بۆیە ئەمە هەمان شەڕەکە لە ئیسرائیل ئەکرێ بۆیە ئەمریکا پاڵپشتی هاوپەیمانەکانی دەکا و باڵپشتی بەهاکانی دەکا ئەو بەهایانەی کە بەهای هاوبەشن کە لەگەڵ ملیۆنان عێراقی هەیەی بە تایبەتی لەگەڵ گەلی کورد بەڵێ دکتۆر ئەم شەو بلینکن لە بەغدا لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی لە دوای کۆبنەوەی لەگەڵ سوودانی باسی لەوە کرد کە ئەوان داوایان لە عێراق کردووە کە هاوڵاتیانیان و بنکەکانیشیان پارێزراوە بن و بەڵێنی ئەویان پێدراوە بەڵام تا ئێستا ئەمریکا قسەکردنی لەسەرم پرسەوە هێرشکردنی بۆ سەری لەلایەن گروپە چەکدارەکانەوە وەڵامیان تەنها دەڵێ ئەمە بەرگریەکەین تاکو ئێستا نەچوونەتە ئەوەی بڵێن وەڵامێکی توندمانە بێ یان هێرشیانەکەینە سەر پێتان وایە ئەمریکا بۆ تا ئێستا قسەکردنی هەر تەنها باس لەوا کات کە دەڵێت بەرگری لە خۆمانەکەین بەڕوونی ئەم هێرشانە بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا و ئەم بنکانە لەگەڵ هێزە تایبەتەکانی هەرێمی کوردستان و عێراق دانراون و تا هەماهەنگی هەیە لەگەڵیان بەڵام ئێران لە ڕێگەی میلیشیەکانی سەر بەخۆیەوە هێرشیان نەکاتە سەر و بەداخەوە کە زۆربەی عێراق کەوتوتە ژێر هەژمون و دەسەڵاتی ئەو میلیشیانەی کە سەر بە ئێرانن ئێمە دەزانین کە لە ناو عێراق ئەو
سوپای پاسداران موشکی دژە فڕۆکەی داوەتە ئەم میلیشیانە وەچەکی پێشکەوتوی پێداون دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەنجا لە عێراق بێ لە تەلەڤیڤ بێ لە سعودیە بێ لە هەر شوێنێک بێ بۆیە ئەمە شتێک نییە کە خەڵکی عێراق بێوێت بە پێچەوانەوە خەڵکی عێراق ئەمەی ناوێ بەڵام ئێستا ئەمە واقعەکەیە و عێراق بە دیاریکراوی ئێستا بەداخەوە کە کەوتوتە ژێر هەژمون و سیاسەتی ئێرانەوە و لە ڕێگەی ئەم میلیشیانەوە شەڕی عێراق دەکا بۆیە پێشەوەی ئەمریکا تۆڵە بکاتەوە یاخود هێرش بکە هەموو کارێک دەکا بۆی کە بە شێوەیەکی سنووردار زیانەکان کەم بکاتەوە و نایوێت ئەم ململانەیە لە عێراق فراوانتر بێت و ناوچەکە بگرێتەوە مەبەستم ئەوەیە ئێمە نامانەوێ کە حیزب الله بێتە ناو شەڕەکەوە و ئەو کاتە عێراق دەبێتە گۆڕەپانی شەڕەکە و لە ڕێگەیەوە هێرشەکان بۆ سەر ئیسرائیل دەست پێکا کە ئەمەش کارەسات بە دوای خۆیان دەهێنێ بۆ عێراق بۆ ئیسرائیل باشە دکتۆرە ئەمریکا هەمی هەوڵێکی دەدەتن و بەرەیەن شەر بەرفرە نەبن جەبهەیەن شەر بەرفرە نەبن و گەلە جاران دەداخوانین خۆداژی بەیەکی تەکەس دەکەن دوهی جەنابێەوە لە تەلەبیب و ئیروشی لە نیویۆرکن ینی لە گۆڕی پێشبینیەن و لە گۆڕی ئەو دیفچوونێن وەکرین هەم لە تەلەبیب و هەم لە نیویۆرکێ ئەف شەڕە زوو بە زووی دەهێتە بەمراندن دوماهیک پێێتن یان دێ بەردەوامی پێبیتن و گۆڕانکاری دێ ماپیان بژن خریتەیە ڕۆژهەڵاتە ناوەڕاست داهێتەکردن من نەکتەلها لە تەلەڤیڤ باوکو لە ناوچی شەڕ بووم من لێەوە گەڕاومەتەوە لەسەر سنوورەکانی غەزە بووم لەگەڵ هێزە سەربازیەکانی ئیسرائیل بووم هێزەکانی بەرگری ئیسرائیل بووم من دەزانم کە ئیسرائیل چەند هەوڵەدا بۆی کە زیان بە خەڵکی سڤیل نەگەیەنێ و هەتا بتوانێت کەمی بکاتەوە و هەوڵی زۆرەدا بۆی کە خەڵکی سڤیل لە ناوچی شەڕ دوور خاتەوە ئەمە لەسەر ئەرزیش سوپای ئیسرائیل تانکەکانی خۆی زرێپۆشەکانی خۆی بردووەتە چەند ناوچەیەک و لە ڕێگەی پەیام و لە ڕێگەی تەلەفۆن و لە هەموو ڕێگەیەک بەکاردەهێنێ بۆی کە خەڵکی سڤیل دوور خاتەوە لەو ناوچەیە واتە یەکێک لە ئامانجەکانی بردنی ئەم تانکانە بۆ ئەوەیە کە خەڵک ئاگادار کاتەوە بڵێ بڕۆن ئەو ناوچەیە شۆڵ بکەن لەوێ نەمێنن و بۆیە ئیسرائیل دەیەوێت بە شێوەیەکی لەسەرخۆ هەنگاو بە هەنگاو بچێتە پێشەوە نایەوێت یەک بست بۆ حەماس بهێڵێتەوە نایەوێت شوێنێکی سەلامەت بۆ حەماس بهێڵێتەوە چەند کاتژمێرێک لەمەوبەر بوو کە موشەکە دژە تانکەکانی حەماس لە ناوچەیەکی ئیسرائیل کەوتە خوارەوە لە سنوورەکانی باکوور کە 200,000 ئیسرائیلی بەهۆی ئەم ململانەوە ئاوارە بوون لە ناوخۆی وڵاتەکەی خۆیان و خەڵکی سڤیل لە ناوچەکانی شەڕ گوازراونەتەوە لە ئیسرائیل واتە تەنها خەڵکی غەزە ئاوارە نەبوون بەڵکو خەڵکی ئیسرائیلیش ئاوارە بوون بۆیە خەڵک و حەماس و حیزب الله خەڵکی سڤیل بەکاردەهێنن چونکە ئەمانە هیچ بەهایەکان نیە هیچ ئەخلاقێکیان نیە و خەڵکی وەکو قەڵغان بۆ خۆیان بەکارهێنن بۆیە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێ و بەرژەوەندیشیان لەوەدایە کە ئەم کێشەیە گەورەتر بەڵێ دکتۆرە لەبارەی جان لە دەستدان یاخود کوژرانی ژن و منداڵ چ لە ئیسرائیل چ لە فەڵەستین بێگومان ژن و منداڵ هی هەر کەسێک بە هی هەر وڵات بێ هێر لایەنێک بێ کوشتنیان لە جەنگەکانە جێگەی داخە بۆ هەموو کەسێک ترجێنە ینی بەبێ ئەوی گوێ بدەیتەمە حەماسە لایەنگری حەماسە کە سوکاری حەماسە یاخود خەڵکی ئیسرائیلە یا خەڵکی هەر وڵاتێکی ترە لە بەرامبەر ئەمەشە لە کەرتی غەزە تا ئێستا نزیکەی 6,000 ژن و منداڵ کوژراون ینی ئێستا هاوسۆزیێکی نێودوڵەتی ئەگەر هەندێک جار لەگەڵ کەرتی غەزە و هەیە بۆ خەڵکی فەڵەستین هەیە بۆ کوژرانی هەمە ڕێژە زۆرە مەدەنیەیە کە هەیە
من هاوڕاتم کە بەڕاستی گیان لە دەستدانی یەک کەسیش بێ واتە ژیانی یەک کەسیش گرنگە نەخوازەڵا وەکو تۆڵێ هەزاران کەس کە کوژراون و بریندار بوون و 400 هەزاریش با بڵێن 1400 کەسیش لە ئیسرائیل گیانیان لە دەستداوە کە بە دڵنیاییەوە مانە هەمویان سەرباز نەبوون چەکیان پێ نەبووە بە هەمان شێوە لە غەزەش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ بیڵێم حەماس ئەم خەڵکە سڤیلەی وەکو قەڵغانی مرۆیی بەکارهێناوە و ڕێگە نادا ئەم خەڵکە ئەم ژن و منداڵانە بچنە شوێنێکی سەلامەت کە شوێنێکیان بۆ داناون بەڵام تونێلێکیان داناوە کە تونێلێکیان لێداوە لە ژێر غەزە ڕێگە نادەن ئەم خەڵکە لە چواردەوری ئەم تولێرانە دوورکەونەوە وی کە نەکرێنە ئامانج بۆیە ئەم ژمارە زۆرەی خەڵکی بەداخەوە ئەبینین کە گیان لە دەسەدەن حەماس ڕێکخراوێکی ڕزگاری خواز نییە بەڵکو ڕێکخراوێکی تیرۆریستیە و هەموو ئامانجی خۆی ئەوەیە کە بە هەموو شێوێک زیان بە ئیسرائیل بگەێنێ و لە ناوی ببا بەڵام دەبینی کە بەهۆی ئەم سیاسەتەوە و بەهۆی بەدیلگرتنی خەڵکی سڤیلەوە ژن و منداڵەوە خۆشاردنەوە لە ناو ژن و منداڵ و ماڵەکاندا دەبینین کە ئەم خەڵکە سڤیلەش بەردەکەوێت بەڵکو دەیەوێت ئەم وێنانە ئەم ژمارانە هەندێک جار زیادیش بڵاویانەدا بۆی کە ئاماجە سیاسیە خراپەکانی خۆی بە جیهان بگەێنێ و سۆزی دنیا بۆ بەڵام ئیسرائیل زۆر بە دیاریکراوی ناو ئاماجەکانی خۆی بکاتە ئاماژ نایەوێ بە هیچ شێوەیە خستەخانە بکاتە ئاماژ نایانەوێت کە خەڵک شوێنی سڤیل بکاتە ئاماژ بەڵام وەکوتم هیچ چارەیەک نییە هیچ بەدیلێ و ڕێگەیەکی دیکە نییە کاتێک کە چەکدارانی حەماس دەچنە ناو خەڵکی سڤیل بۆیە ئێستا بلینکینیش ئێوە ئیش لەسەرەوە بکە کە دەرفەتێک دەرچەیەک بکرێتەوە کە من هاوڕام بە تەواوی هاوڕام لەگەڵەوە کە دەبێت خەڵکی سڤیل باشە دکتۆرە بەس هەر مرۆڤێک لەسەر جهێ خوا لەسەر عەردێ خوا بڕێزە و ڕێزداریشە حتى حماس بیتن چه خەڵکی غەزایە بیتن ئەو جهێوانە عەردێوانە ئەنی بۆچی عەردێ خوا بجه بێلن دەدەمێکێدا کو تا ئاماژەژی پێکرد ئیسرائیل بە ڕۆژا ڕۆناک bi şevên tarî êrişî ser nexweşxaneyan dikin dibînin dizanin û bi aşikar jî ku nexweşxaneyê xelkê sivîl têde birîndar têdane yanî li gorî meayîrên nêvdewletî berjewan berdumankirina nexweşxaneyan qutabxaneyan cihên giştî bi hemû şêweyekî qedexeye بۆچی ئەف یەکە لە هەمبەر چاوێن کۆمەلگەها نێودەوڵەتی تێتەکردن لە هەمبەر نەتەوەین یەگرتی تێتەکردن بێدەنگی نیشاندایە هیچ بزاوێکێ ناکەن ji بۆ چارەسەرکردنەکە ئاشتیانە ji بۆ vê çendê çarێکê li vê rewşê bikin. پرسیارەکە زۆر جوانە چونکە من پزیشکیشم و لەگەڵ نەخۆشان کار دەکەم ڕۆژانە لە نەخۆشخانەکانم لە هەموو کەس زیاتر نیگەرانم لە هەموو کەس زیاتر پێم ناخۆشە و پێم خۆش بوو کە باسی نەخۆشخانەکان کرد ئەمە سیاسەتی شەڕ بووە لە سووریاش کە شەڕ دەستی پێکردو وڵاتانی مسلمان کە ئەو شەڕانەی کە تێیاندا ڕووی داوە بەڵام وەک وتم حەماس ژێرخانی مەدەنی و خەڵکی سڤیل بەکاردێنێت دەبینن کە چەکداری حەماس چۆتە ناو ئەمبوڵانسێکی نەخۆشخانەکانەوە و کراوەتە ئامانج و بینیت کە بنیامین نەتەنیاهۆ چۆن قسەی کرد من وتم کە حەماس تیرۆریستە هیچ کات گوێ بە خەڵک و ژیانی فەلەستین نادا بە سەلامەتیان نادا و نایەوێ بیان پارێزێ و نابێ ئێمە وابیر بکەینەوە کە ئاساییە کەسێک نەخۆشخانەیە قوتابخانەیەک باخچەیەکی ساوان بەکار بهێنێت لە ڕێگەیەوە هێرش بکاتە سەر ئیسرائیل و هیچی لێ نەبکرێ باشە بۆچی ئەو ملیۆنان دۆلارە بەدەیان ساڵ کە دەچێتە ناو غەزەوە نەکراوەتە خەدەمات و خزمەتگوزاری بۆ قوتابخانە و نەخۆشخانە بۆ خەڵکی بەڵکو ژێرخانێکی تیرۆریستیان بۆ خۆیان دروست کردووە من هاوڕام لەگەڵت
کە ئێران عێراق ببورن ڕۆڵێکی گرنگی هەیە لەگەڵ سعودیە و مسر لەگەڵ ئوردن بۆی کە بێن ناوچەیەکی ئارام دروست بکەن بۆیە کە خەڵکی سیویل لێوە دەربچێ زیانیان پێنەگا لەوە زیاتر. دکتۆرە قانتە ئەگەر کورتی سپاس ji bo bersivate Komalganê dewletî taybet Emerîka welatên Rojava dibêjin mafê İsraîlê ku bergiriyê ji xwe biketin. Lê ev mafê Hemas û xelkê Xezayê niye bergiriyê ji xaka xwe bikin ku ew dibêjin İsraîlê xaka me dagîr kiriye? دیسان پرسیارێکی جوانە. هیچ داگیرکاریەک لەسەر غەزە نەبووە لە 2006ەوە کاتێک کە حەماس هەڵبژاردنەکانی بردەوە و دەستی بەسەر حکوومەت داگرت ئیتر لەو کاتەوە ئێستا حەماد کەسی یەکەم و دەسەڵاتی یەکەمە و سیاسەتی خۆی جێبەجێەکە بەسەر دەسەڵاتی فەلەستینیدا و حەماس دژی دەسەڵاتی فەلەستینیشە چونکە ئەو سیاسەتی ئەوانیشی پێ باش نییە بەڵکو دەیوێت هەموو فەلەستینیەکان پشتگیری لە خۆیان بکەن لە سیاسەتی خۆیان بکەن و خالید مشعل ئێستا لە غەزە نییە لە هوتێلە ڕاقیەکان لە دەرەوە بۆ خۆی دانیشت و لە دوورەوە سیر دەکاوە ئەو پشتی لە خەڵکی فەلەستین کرد بۆیە لە 2020 ئەو کاتێک کە جرد کۆشنەر پلانی ئاشتی دایە سەرۆک ترامپ و بە ملیارەها دۆلاریان دانا و تەرخان کرد بۆ ئەوەی کە خەڵکی فەلەستین بە خۆشی بژین بە ئاشتی بژین دەوڵەتی خۆیان هەبێ بەڵام حەماس ڕەتی کردەوە بۆ چونکە سیاسەتەکەی ئەوە نییە کە فەلەستین دەوڵەتی هەبێ چونکە دەیەوێت خۆی دەسەڵاتی هەبێ و ئەو سیاسەتەی کە خۆی دەیەوێت ئەو سیاستەی کە خۆی جێبەجێ بکە حەماس گرنگی بە هیچ نادا تەنها شتێک کە دەیەوێت لە ناوبردنی خەڵکی جووە دەوڵەتی جووە دەوڵەتی ئیسرائیلە و هیچ گرنگ نییە بەلایەوە کە ئەگەر هەموو ئیسرائیلیش خەڵکی ئیسرائیلی ژەناو بچێ و دۆزی ئیسرائیلیش بەلا ڕێدا ببرێ بۆیە من پێم وایە خەڵکی ئیسرائیل مافی خۆیانە دەوڵەتیان هەبێ و بە ئاشتی بژین بەڵام بۆ حەماسنا. بەڵێ دکتۆرە قانتە ئەحمەد لە کۆڵەر لە نیویۆرک لەگەڵماندا بووی سپاس بۆیەوە.